سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش و دووەمین ڕۆژی ساڵی نوێ بنوێت، ساڵی نوێ کوردیتان پیرۆز بێ. لە دووەمین گەشتی ساڵی نوێی بەهارەدا ئەمڕۆ بە تەمای گوندی قەمەرترین و هەروەها لەوێ شۆستەیەکدا سووداین. ئێوە لەگەڵا بمێنەوانێ تا دیمەنە جوانەکانتان بۆ گوازماوە تەنها سەبسکرایبی چەناڵی یوتیوبەکە بکەن و بە گشت شوێنە کوردستانەکانتان دەناسێنن. ئێوە لەگەڵا بمێنەوە تا کۆتایی گەشتەکە. لایک بۆ بەڕێزانەی کە بە تەمان سەردانی گوندی قەمەرتری یا گوندی سوورگای خوار و سەرورکەن یان سۆفکە ئەتوانن لە ڕێی ڕێزەکانی لە ڕێ شەقامی هێزەکانی حەتاوە داخڵ بە گوندی قەمەرتری سوورگای خوار و سۆفکە ببن. ئێوە لەگەڵمان بێنەوە تا کۆتایی گەشتمە لەبەر کامێرە کوژەنەوە لەبەر شوێنێکی پارێزراوە. سڵاتان لێبێ بۆ بەڕێزانی کە گویان لێنە بۆ لەناو شەقامەکە کە هاتوونە تێرە. ئێمە بۆ گوندی بەتەواوی ئینشەڵڵا چین بۆ گوندی سوورگای سەرور قەمەرتری بینەوانێ بەرەو یاڵمەقۆز تەڵان ئەگەر بگەین. دوامین گەشتی بەهاری ساڵی نوێتان پیرۆز بێ. ئێمە وا نزیک بووینەتەوانێت لە گوندی سوورگای خواروو. ئەم هەیکە لەشمان بووین هەرۆکی با پێتان ئاشناکەم. ئێوە کەمکەم لەگەڵمان نابنێنەوە تا دیمەنەکانتان خۆی بۆ گوازمانێ تا گوندی قەمەرتری سوورگای سەرور بەردەوام هەبوو بەلە گەشتەکەمان لەگەڵمان بێنەوە. بڕۆین برا یاڵا برا. جا خۆشەویستان ئێمە گوندی سوورگایە ئێمە سەر ڕێگەیان گوندی سوورگایە ڕاکردنەکەمان دوورێنەکەیتوانێ ساڵی 2003 ئەها حکومەتی عێراق لە هەنی ئەوەیە بۆتر ئەمریکا لێی باتۆمانە. ئێمە هاتین ڕۆمان کرد بۆ لێرە ساڵی 2001 ببوورە. هەواسی کورد زۆر لە مەینەتاژیا و یادارم خۆی گەرێت دەروێکی خێر لێ بکاتەوانێ جای تر ناڕەحەتی نەبینێتەوە.
ئەمەش کانەکەی گوندی سوورگای خواروە. Welcome to Surgai Khwaru. Surgai Khwaru. Surgai chi bە خواروەترەوەتی سوورگای داون. هاي yes لۆ ئینگلیزیە سوورگای داون. والله غلط هاتين. نەڕاستی کانەیەکی خۆشە جا ئێمە کەمێنانمان خواردووە ڕاستی تێرین باشە پێویستیش ناگەن ڕاستی چالێنین سەر لە خزمانە سوورگای سەروەین طبعا ئێمە لە سوورگای خواروەین لە سوورگای خوارو ئینشاڵڵا کە گەشتین گوندی سوورگای سەرو کەمی ڤیدیۆمان هەیە لێو دوایی بەڕێکەینەوە بەرەو قەمەرتەلی ئێوە لەگەڵمان بێنەوە تا کۆتایی بۆی برادەوە خۆش ئەمەش گوندی سوورگای سەرو ئەوەش مزگەوتەکەی گوندی سوورگای سەرو بۆ کەسانی کە بەتەمان ڕۆژێ دێنە گوندی سوورگای سەرو ئەمە گوندی سوورگای سەروە کەمێکەچین سەردانێکیانەکەین و لێوە تلەبینەوە بەرە خوارە بۆ گوندی قەمەرتەلی بڕۆین ئاوا چییە بابا هێروە ئێمەش وای هلا والله هو تشيا هو زعمي سرك وكاك ليري سر له مالاين ويترارن لا والله كيف بورون سر له مالاين ويسارن ورا خزم انا بابا
هيجان هي طازة يعني يا باشا شلون أنا شو هذا قوريان ما يأتي لا والله كيف شمت ورا قرباني بني ورا بان هذي أنا ده ورا بان عاملة ورا خونا وكم شواني كمان أنا صدق ما شان جوانا معونية هي قرباني هذه ما بشان جماعتي بقى برخوله ورياكوسكي صوله الجماعة رجال ترى زوج يعني لكن بادي منهم لا سيمو ولا كاك صلاح أخذته زوج يعني جماعة برب ولا جماعة والله الله لا بده كي واحد أبويا هوارك أرى والله إذا خوش ويستان عزيزة نقاطع بالسرطين باكم باور هاي تلفوني بس كاميرا رقم عليها من جوا هذه مرة احنا مركبيها راسي شو هذه باسكلية هذه تشيك الجو هنا انا ورقة دام ايري يا ايري راسي من ضمن نامي هذه مرتيرة ويزور ضمنياني الو مع راسي ونبوي سكان صاحب ما لقى انا بعد وشو كمان كاجن حوار لو مزرعي ساهولاني ما كان والله عشق من بتشاو جواني كيشو الله يكد قد باريق يقول الاني وشاخاني بهم قد آويزاني بمبلكو قدر بيزاني يا جماعة بوركن الله يلقى ساخينو خلقات وميقتو رقم عليهم بو الجماعة دي سلقات مالانا هذه بوي رقا دوزينو السلام عليكم. شبرا يا واشن والله الرقم عليهم بو وتوهنا زانين وتوهنا لا شي بيدوزينو
كاكا كرة كمان من اليوم هو مناح مني بس بمناضي هاتو ما تيرا أول شيء هذا يقرن ويا لكن هيك ورا بابي يا خو سلام خوي يرا هذا كاكا خوات على قلب هذا معنا سلام لباكر باشا أنا والله جماعة هاتي نواني بلو قشت كانوا شعر كانوا شاخ كانوا داروا جوا رقم نامي إنه تاكو تاي قشتو اگر اب جار واسه جانب توانی کوسی جانب خرافاسا جهار هم باركن بمنالي من هاتمتي إيرا جميع قدر المفاصل هاتمتي إيرا يعني اشتغل أهوا قدر يمي هنا يو إيرا
بۆ تامی چێژی برا 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 جوجي عني هذا ويلكم تو قمر قليل جواز سبت ما يمكن لا يستطيع وكا ما يستطيع أي سڵاوتان لەبێت و خۆشەویستانم بینەری گەشتی دومین گەشتی ساڵی نوێی کوردی ئەمڕۆ وەکو بڕیارمان نابوو ئەمە خاڵی کۆتایی ئێمە بوو ئەمە خاڵی کۆتایی ئێمە بۆ بڕیارماندا بوو بێنە گوندی قەمەرتلی و سەد دەکەی گوندی قەمەرتلی جەنیا ئەڵێن ئەم سەدە دەستکردی گوندەکە خۆیانە بۆ ئاژەڵ و شتەکان شتێکی جوانە بەڕاستی ئینسان کاتێک کە تێکەڵ بەسی و شتێک بێ بە تایبەتی بە پاسیش کاتێک گەشتەکەی تایبەتمەندی خۆی هەیە گرنگ بوو بەلامەوانە کۆتایی گرنگ بوو بەلامەوە کە بۆتان باسکەم کە مە خۆ تا خاڵی گەشتەکەمانەوە کە بۆم باسکردن لە ناو شارەوانێ لە فەرماندەیەوانێ ئێمە وردۆدە لەگەڵ ما بمێنەوە تا کۆتایی گەشت و هەتا ئینشەڵا چای بخۆین و لەگەڵ هاوڕێیانمە دوای ئەوەی ساحەتێکین و بەرەو شەر بەڕێکەوینەوە شەر ئاوادانەکەینەوە بە پشتیوانی خۆی گەورە خۆی گەورە وەکو مجارێک دوعاکەم خۆی گەورە وڵاتە لە شەڕ و ئاژاوە و ئاشوب بپارێزێ کۆتا ناخۆشی ئەم خەڵکە بێت و ئەم خەڵکەش ئەو خەڵکەی کە تاسە نەهاتنێتە سەر ڕێچکەی باش بێنە سەر ڕێچکەی باش و وڵات بەرەو ئاوادانی بەرن نەک بەرەو خراپەکاری تاوانی و وەرەوا ژینگەکەشمان سەلامەت بین ئینشاءالله خۆی گەورە وڵاتە لە شەڕ و ئاژاوە بە دووری کات هو تصويره اهلا ئەمشتانەی کە وڵات بەرەو وێرانە بات ئەمانێ خۆزگایە هەرگیز ئەمانەمان بینیا کە هەمووی ماڵ وێرانی بەدوایەت ئەم قەوانی فیشەکانە بۆنی بارۆت بۆنی شەڕ هەمووی نییە لە شەیتان سەر چاوەکەی دی دێمەکە قەوانم نەدینەوە بەڕاستی من بە مناڵی لە ئەنجامی ئەوەی کە ئێمە هەژارێکی باش ڕووی بەسەر وڵاتە کێشاوە لەسەر وڵاتە ئەم حکومڕان نەجوانێکی ئێستا هەیە ئێستاشی لەسەر بێەوەتە حەڵی میلەتەکە من دوێرە بەرحەڵ ئەو کاتە ئێمە لە ئەنجامی نەبوونی کە پیداسی زۆر نەبوو بۆ مناڵ ئێمە یاریمان بەم قەوانە ناکرد باوەڕەکەن هاوڕێیان دامانەنا بەم جۆرە ئاوا بۆ نمونە ئاوا بەرحەڵ ئاوا گولە دۆشکەمانە هێنا
ئالێمانەیە باشە زان لێشیات دەستیشم قاوەنە ئالێمانێ هاتر ئەگەر بوو برداتەوانێ ئەو کاتە تۆ یاریزانێکی باشە بووی ئەوەش یادگارێکی خۆش بەڕاستی لەبیری هێناوانە چەنە گولانە زۆر تاڵم بۆ میلەتە بەرحەڵ لەگەڵمان بێنە تا کۆتایی گەشت ئەوە جوانە من چی دەکەم لێوە تمەر سێریگە نابێ جا بەڕاستی خۆشەویستان بینینی ئەم دیمەنانە زۆر زۆر تایبەتە هەنی چەندێکی هەستی پێ بکات جارێکی کاتێک کە تۆی تا فرۆشتەوانەی هەستی پێکەی ئەیان ئەیان ئەیجان ئەیجان خۆشەویستان ئەگەر کاتی ڤیدیۆکانم نەمابوو ئەوە نازانم لێرە بەخوا گەورەتان سێرم تا کۆتایی گەشت تا گەشتێکی تر و ڕۆژێکی تر ئینشاءالله بە ئێوە بەخێر و ئێمەش بەسەلامەت ئێوە بەتەنیا سەبسکرایبی چەناڵی یوتیوبی ئەگری محەممەدکەن ئینشاءالله لەگەڵمان بمێنوانێت تا گەشتی تر و شاخەواری تر و پاسیسواری تر و هەمووشیان لە خزمەتی هەموو لاکانە بوو ئێوە بەخێر و منش بەسەلامەت تر لێرە وەردەوەدا ڕێکەین بەرەو ماڵەوانێ و ماڵەوە ماشەڵڵا وێنەکان زۆر جوانە هەرچەنە لە کۆتایی ڤیدیۆکەشە ماڵاوای کردبوو بەڵام ئەم سروشتە لە ئێستا بە هەر فرسەتم زانی کە بۆی بەڕێزی گوازبانێ کاتێککە هەڵە کە دەڵێن داشت و کێ و شینە چەندە ماڵباندی ئێمە شیرینە ئەمەیە